چڵم خواردنیش سوودی خۆی هەیە. دەزانم قێستان لە بابەتەکە دەبێتەوە، بەڵام ئیتر ئەمە زانستە و دەبێ باس بکرێ. ئەو چڵمەی هەمومان بێزی لێ دەکەینەوە، توێژینەوەیەک دەڵێ ئەویش بۆتە دەرمان و ئاساییە چڵمی خۆتان بخۆن. ڕەنگە بە بیستنی ئەمە سرت بسوڕمێ، بەڵام ئەنجامی توێژینەوەیەک لە زانکۆی هارفارد و پەیمانگەی ماساچوستس دەری خستووە. خواردنی چڵم یارمەتیدەرە بۆ تەندروستی گشتی و ددانەکان. توێژەران پێیان وایە چڵمی لووت دەوڵەمەندە بە بەکتریا سوودبەخشەکان و بەرگری لەش بەرامبەر هەوکردنی کۆئەندامی هەناسەدان و برینی گەدە و تەنانەت بەرگری بۆ ڤایرۆسی ئایدزیش زیادەکە. لە توێژینەوەکەدا باز لەوەش کراوە ئەو کەسانەی خۆی خواردنی چڵمی لووتیانەیە نەک تەنیا لە ڕووی جەستەیەوە تەندروستترن، بەڵکو مەزاجیان خۆشترە و جەستە و ڕوحیان زیاتر هاو ئاهەنگن. جاوەی جێی سەرنجە ئێستا توێژەران سەرقاڵی دروستکردنی جۆرە ماجوونێکی ددانن کە چڵمی دەستکردی تیادا بێ بۆ ئەوەی سوود لە سوودەکانی چڵمی لوود وەربگرن بۆ پاراستنی تەندروستی ددان، بەڵام نەیانوتووە لە چڵمی چێت دروست دەکرێت.